دروستکردنی موچەی هەوڵاتیان هەرێمی کوردستان دەبێت خەڵکانی ناشایستە کە بە ناشایستەیی خاننشین کراون جیا بکرێنەوە لەو کەسانەی کە چەندین ساڵ خزمەتی وەزیفیان هەبوو بە شایستەبوونی خۆیان بە یاسای تەقاعود و لە نەتیجەی پێدانی تەوقیفاتی تەقاعودی مانگانەیان لە موچەکەیان بردراوە دەبێت ئەوانە نەبنە زەحیە و قوربانی ئەو کەسانی کە بە ناقانونی و بە ناشایستەبوون خاننشین کراون بۆ ئەم بابەتە لەو پرۆژە یاسایە معالەجەی ئەم بابەتە دەکرێت و سندوقی خاننشینی دروست دەکرێتەوانێ و چالاک دەکرێت و لەمە دوای تەوقیفاتی تەقاعودی دەخرێتە ناو ئەم سندوقەوە بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە بە یاسا تەقاعود کراون وەکو باسم کرد نەبنە قوربانی چونکە ئێستا خاننشینی هەموو بەیەک چاوسێرەکرێ هەمووش بەیەکەوە موچەکانیان دەدرێت. بابەتی دووەم لە نەتیجەی قۆناغی یەکەمی بایۆمەتری کۆمەڵێک دەرئەنجام دەکەوتووە ئێستا کە خەڵکیەکان زیاتر لە موچەیەک وەردەگرن بەڵام بەداخەوە ئەو خەڵکانی کە زیاتر لە موچەیەک وەردەگرن بە یاسایی زیاتر لە موچەیەک وەردەگرن. پێویستمان بەوە هەیە کە تعدیلات لە هەندێک قوانین بکەین بۆ ئەوەی کە چیتر خەڵک زیاتر لەسەر چاوەیەک لە هەرێمی کوردستان موچە وەرنەگرێت چونکە وەزعی مالی هەرێمی کوردستان تەحمولی ئەوە ناکات کە کەسێکە بێ نەتوانێت موچە شایستەکەی خۆی لە کاتی خۆی وەربگرێت بە شایستەبوونی خۆی بەڵام خەڵکێکە بێ زیاتر لە موچەیەک وەربگرێت. خەڵکێکی زۆر لە دەرەجاتی تایبەت تەقاعود کراون مەسەلەن چەندین سەرکردی ڕزگاری خوازیگەری کوردستان هەیە کە پێش ساڵی 91 ئەمانە ئێستا موچیان بۆ بڕاوەتەوە بە ناوی وەزیری ئەمانە مستحقی ئەوەن کە ڕزگارانە لێ بدرێت ئەمانە مستحقی ئەوەن کە خاننشینێکی شیا و مقابلی ئەو هەموو قوربانیدانی کردوانە بکرێت بەڵام نابێت بە ناوی پلەی وەزیر بێت چونکە ئەم بەڕێزانە ڕۆژێک لە ڕۆژان لە وەزیفەی گشتیە وەزیر نەبوون ئەمە بڕیاردرا کە چوارچێوەیەکی یاساییدا بدرێت بۆ مراجعەکردنەوەی هەموو کەسانی کە بە ناشایستەیی خاننشین بوون چونکە ژماری خاننشین و ئەو تەرخانکراوانەی کە خاننشین دانراوە ڕقەمێکی گەورە پێگەهێنێ لە تەرخانکراوی گەورەی موچە. سەرڕای ئەوە کۆمەڵێک خەڵک هەیە کە ساڵانێکی زۆریان بە خزمەت بۆ حساب کراوە و پلە وەزیفەکانیان گەشتوتە پلەی وەزیفی زۆر بەرز لە کاتێکە ئەم ئەژمارکردی خزمەتانە لەوانەیە زۆربەی زۆری بە ناقانونی کرابێت بۆیە بڕیاردرا کە لیژنەیەکی هاوبەر لە چوارچێوە ئەو پرۆژە یاسایی کە دەهێنینە پەرلەمان بە زووترین کات مراجعەی ئەم دۆسیانە بکرێتەوە هەمویان یا موچەکانیان ڕاست بکرێتەوە یا خاننشینەکانیان هەڵبۆشێتەوە بۆ ئەوی کە هەموو لە چوارچێوەی یاسا خەڵکی شایستە خاننشینی وەربگرێت. لە هەمان کاتا مەسەلەی دەرماڵەکان زۆر گرنگە چونکە زۆربەی زۆری پارەی تەرخانکراوە بۆ موچە لە دەرماڵەیە نەک لە ڕاتبی ئەساسی. ئەم دەرماڵانە نەعەدالەتیکی زۆر هەیە لە وەزارەتەکانە وە بە شێوەیەکی زانستیدا نەڕژراوەتەوانێت بڕیاردرا کە ئەم بابەتانە هەموو لە چوارچێوەی ئەو پرۆژە یاسایی کە دێتە پەرلەمانی کوردستان کەوا چاوەڕوان دەکەین کە لە ماوەیەکی زۆر کورتە ئەم پرۆژە یاسایە لێرە مصادقە کرێت کە ئەمانە پێم وایە هەنگاوی جددین پێم وانییە بەمانە هەموو بابەتی گەندەڵی و بابەتی ناشایستەبوون لە بواری موچە و خاننشینی چاسەکە بەڵام هەنگاوێکی دروستە و بڕیاری کرا کە لەمە دووە بۆ ئەم هەنگاوانە بۆ نەخشەدانانی نەخشەڕێگا بۆ ئەم جۆرە چاکسازیانە بە هەماهەنگی بێ لەگەڵ پەرلەمان. ئەمڕۆ وەزیری دارایی بەڕێز کاک ڕابر دوو ئەگەری خستە بەردەمی پەرلەمان و لە کۆبوونەوەکە باسکرا ئەگەری ڕێکەوتن لەگەڵ بەغدا ئێمە داهاتی مانگانەمان چەند دەبێت بەپێی ئەو ژمارانەی کە لە جداولی موازنە کە ئێستا لە پەرلەمانی بەغدایە و ئەگەر لەگەڵ بەغدا ڕێک نەکەوتین لەسەر ئەو زانیاریانەی کە لە کۆمپانیەکانی بەرهەمێنەری نەوتەوە گەیشتووە بە حکوومەت ئێمە ئەتوانین چەند دابین بکەین. ئەم دوو ئەگەرە هەردووشی دراسەکرا و ژمارەکان بە دیقەتەوە خرایە بەردەمی پەرلەمانتاران و هەروەها لەوێ گفتوگۆ کراوەوە بۆ بڕیارە کە هەردوو ئەگەرەکە بە زووترین کات بگرێت وەکو برای ڕێزم کاک پێشەکوش ئاماژەکە لە پەرلەمانی کوردستان هاوڕێی کۆبوونەوەی بینی هەردوو حکوومەتی فدرالی ناکە بەڵکو ئەمان خۆیان لەگەڵ لیژنە هاوتاکانیان لە بەغدا چونکە ئێستا پرۆژە یاسای بودجە لە حکوومەت تێپەڕ بوو ئێستا پرۆژە یاسای بودجە لە دەستی لیجانە مختصەکانی حکوومەتی فدرالیە بۆیە ئەمان مبادرەیان کرد و ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان زۆر تەرحیبمان بە مبادرەیە کرد و ئامادەین ئێمەش هاوکاریان بین بەوەی کە پشتیوانیان بکەین لە پێدانی زانیاری کە ئەمان لەگەڵ هاوتاکانیان لە پەرلەمانی عێراق بکەونە گفتوگۆ بۆ ئەوەی کە نەیەڵن ئەو پرۆژە قانونی کە لە پەرلەمانی بەغدا هەیە بەو شێوەیە ئێستەی تێپەڕ بێت چونکە هەموو لایەک کۆکن هەم لە پەرلەمانە ماوەیەک پێش ئێستا بە بڕیارێک سەرتاپای پرۆژە یاساکە ڕەت کرایەوە چونکە سەرڕای ئەوەی کە خەلەلی گەورەی مالیتیە لە هەمان کاتە مەساسێکی گەورەی تیا بوو بە کیانی دەستوری هەرێمی کوردستان کە ناوی هەرێمی کوردستانی بە پارێزەکانی باکووری عێراق و ناوی مؤسساتەکانی وەزارەتی مالیە و دیوانی چاودێری دارایی ناوهێنا بوو بە وەزارەتی دارایی پارێزەکانی هەرێم و دیوانی چاودێری پارێزەکانی هەرێم. یەکدەنگن فراکسیۆنەکانی خۆشمان لە پەرلەمانی بەغدا هەر پێنج فراکسیۆنەکە پێکەوە